بێگومان ماوەی چەند مانگێکە کار بۆ بەڕێوە چوون یاخود بۆ سازدانی فستیڤالێکی گەورەی تایبەت بە شانۆی پانتۆمیم کرێت. خۆشبەختانە ئەمڕۆ فستیڤالە لە شاری سلێمانی سازکرا و ئەنجام درا. قسە و باز لەسەر فستیڤالەکە کەین و هەروەها لەسەر شانۆی پانتۆمیم لەگەڵ زۆر بەڕێز شەماڵ فەهمی سەرۆکی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد کە لا ستۆدیۆی کورسات مەگەزین میوان مەکاک شەماڵ بەخێرهاتی. دووبارە بەخێرهاتی بۆ هەمان بابەت. دوو مانگ لەمەوبەر بەسمان لە سازدانی ئەم فستیڤالە کرد. ئەمڕۆ خۆشبەختانە فستیڤالەکە سازکرا لە شاری سلێمانی. چالاکیەکانی چی بوون؟ زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات. دیارە دوای ماندووبوونێکی زۆر و ماوەیەکی زۆر بۆ ئامادەکاری بۆ ئەم فستیڤالە ئەمڕۆ خۆشبەختانە زەنگی فستیڤالمان لێ ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو. چالاشەکان بریتی بوو لە ئفتیتاحی فستیڤالەکە بە سرودی نیشتیمانی عێراقی و سرودی نیشتیمانی کوردستان، هەروەها بە چەند وتەیەک پاشان دەستکرا بە نمایشی شانۆیەکان. خۆشبەختانە یەکەم نمایشی شاری سلێمانی بوو، شانۆی هەرا، کە بەڕاستی کارێکی جوان بوو. توانیان ڕووی جوان و گەشی سلێمانی پیشانی بینەرانمان بین. هەروە شانۆیەکی کە بوو هی وڵاتی ئێران، شانۆی شکار، پاشان شانۆیەکی شاری بابل. زۆر باشە. فستیڤالەکە و بەڕێوەچوونی فستیڤالەکە و هاتنی گروپە هونەریەکان لە دەرەوەی کوردستان بەو شێوەیە بوو کە پلانتان بۆ دانابوو فستیڤالەکە بەو جۆرە بەڕێوەچوو کە خۆتان ئەتانویست؟ وەڵاهی خۆی لە تمۆحی سەتی خۆمان نەبوو، بەڵام شکر کارەکان زۆر بە باشی بەڕێواچێ. یەکێ لەوانەی کە گروپەکانی وڵاتی ئوردون، لیبیا، تونس، ئێران توانیان بەشدار بن لەگەڵمانە. بەداخۆ چەند وڵاتیشکە لەبەر کێشەی کۆرۆنا نەیانتوانی بەشدار بن. خۆشبەختانە ئەو چوار وڵاتە هاتن، شارەکانی بەسرە، بابل، نەجەف، دیالە و سلێمانی. ئەمان هەموو نمایشیان هەیە. هەموو نمایشیان هەیە. بەڵێ پێش دوومان کە من و تۆ گفتوگویەکمان کرد لەبارەی سازدانی ئەم فستیڤالە بەسمان لەو مەرجانە کرد کە ئەبێت لەو شانۆیانە هەبێت یاخود مەرجی ئێوە بۆ ئەوەی کە ئەو شانۆیانە ئەو نمایشانە لەنا ئەو فستیڤالە بەشدار ببن. بەڵام ئێستا پێم خۆشە باسی بکەینەوە مەرجەکان چی بوون بۆ ئەوەی کە شانۆیەکان بەشدار بن؟ مەرجەکانە بێ شانۆ تایبەتمەندی پانتۆمایم بێ، ینی شانۆی بێدەنگ، کە ئەمە بۆ خۆی باڵین فستیڤالەکە لەسەر ئەو مارکەی پێوەیە، شانۆی پانتۆمایم، کە ئەمە خۆی یەشێک لە خاڵە گرنگەکانە. هەشێکی کە لەوانە نابێت لە 5 ئەکتەر زیاتر بێت. هەروەها کارات پێشتر نمایش نەکرابێت. هەروەها لە ڕووی کاری ئینسانی بێت، ینی دوور بێت لە تونند و تیژی و تایەفەگەری ئەوانە. هەموو کەس ئازاد دەبتوانێت بەشدار بێت لە فستیڤالەکەیە. دیارە دروشمی فستیڤالەکە ئەڵێ شانۆ ئاگاییە کۆمانەکاتەوە، شانۆ لێکمان نزیکەکاتەوە. دیارە ئامانجی ئێمە لەم فستیڤالەوەیە هەمووان پێکەوە کۆبینەوە لە هەموو نەتەوەکان، لە هەموو شوێنێکی دنیا ئەکرێت خەڵکی تەجروبەی ئەو دەوڵەتانە ببینین، هی ئەو شارانە ببینین. هونەرمەندانی ئێمە ئاوێتە بێ لەگەڵ هونەرمەندانی دەرەوەی شاری سلێمانی. ئەوە یەکێک لە هەدەفەکانمان. تەبەن دوو شار ئەم فستیڤالە بەڕێوە بن، شاری دیالە و شاری سلێمانی. تەوەن بیرۆکەی بەڕێزێکە ناوی سالم زەیدیە کە ئەو پەیوەندی لەگەڵ ئێمە کردو، ئێمە هاوکار و پشتیوان بوون و ئیشەکەمان بە هاوکاری کردووە. هەردوو لامان لەگەڵ ماڵی شانۆ لە یەکێتی نووسەرانی عێراق کە توانیمان ئەو فستیڤالە بە ئیمکانێتێکی زۆر کەم بتوانین بخینە سەرڕێ و ئەمڕۆژ یەکەم ڕۆژی نمایش بوو. هەر لێرەشەوە حەزەکەم باسی نمایش کارەکانی سبەینێ و دوو سبەی بکەین بۆی بینەران ئەوەی کە ئارەزوومان دەبێ ببینێ. سبەینێ کۆڕی ڕخنەی هەیە لەسەر ئەم شانۆیانەی کە ئەمڕۆ پێشکەشکرا. پاشان دوو تەوەری فکری هەیە لە ناو زانکۆی ئەمریکی بۆ دوو لێکۆڵەری بواری شانۆی پانتۆمایم. تەوەرەکان و پانێڵەکان تایبەتن بە نمایشەکانی کە شانۆیەکانی کە نمایشەکرێنیان
شانۆ خۆی بەیانەکەی کۆڕی ڕخنەی هەیە بۆ ئەم شانۆیانی کە ئەمڕۆ پێشکەش بەڵێ دوای ئەوە سەعادیان زەونی و لە زانکۆی ئەمریکی دوو کۆڕی فکری پێشکەش دەکرێت لەلایەن دوو کەسی ئەکادیمیەوە لەسەر شانۆی پانتۆمای زۆر باشە هیچ وەرکشۆپێک هیچ بەڵێ بڕیارە وەرکشۆپیشمان هەبێت لە ڕۆژی سێهەم هەندێک قوتابی یا هەندێک ئەوانەی کە ئارەزوومەندن ئەتوانین وەرکشۆپێکیان بۆ بکەین دووەم ڕۆژ باڵین هەرس بێنێش دوای نوێڕۆکەی لە هۆڵی ڕۆشنبیری دوو شانۆی نمایشەکرێ سەعات 3 و سەعات 4 و نیو پاشان دوو نمایشی تریش لە هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان نمایشمان هەیە نمایشەکان نمایشی کورتن لە نیو سەعات زیاتر تێناپەڕێ بۆ هیوای بینەرێکی زۆر بێکارەکانمان زۆر باشە ئەو پرسیاری کە لە لای من دروست بۆ ئێوە فستیڤالێکی گەورەتان ڕێخستووە و چەند وڵاتێکی تریژ لە دەرەوەی هەرێمی کوردستان بەشدارن بۆچی فستیڤالەکە فستیڤالێکی شانۆی گەورە نییە و لە ناویە بەشێک تەرخان بێت شانۆی پانتۆمایم بەڵێ دیارە فستیڤالی شانۆیی زۆر کراوە ینی دەتوانم بڵێم لە سەرانسەری عێراق لە هەرێمی کوردستان فستیڤالی شانۆی باڵێن ئاسایی کراوە بەڵام ئێمە یەکەمین فستیڤالە لە عێراق ئەنجامەدرێ یەکەمین فستیڤالە لە عێراق ئەنجامەدرێ فستیڤالی پانتۆمایم ئێمەمە دەست پێشخەریەکە کە بتوانین ئینشەڵا خولی تری بەدوایە بێت بۆ ئەوەی ئەم جۆرە نمایشی شانۆی پانتۆمایمیش بێتە جۆرێک لە ستایلی ئیشکردنێکە هونەرمەندانی ئێمە و ئەوانەی کە لە بواری هونەری شانۆیشەکەن توانن ڕوو لەم بوارەش بکەن زۆر باشە ئەو شانۆیانەی کە دەرەوەی هەرێمی کوردستان بوون چ جیاوازییان هەبوو بە بەراورد بە شانۆیەکانی ئێمە وەڵی تۆ پتێ نەتەوێت جیاوازی هەیە هەندێک جیاوازی بەدی ئەەکەین ئێمە بەس ئەوە بەجێڵم بۆ بینەر با بینەر خۆی ئەو جیاوازیە هینە ببینێ بەڵام بەڕاستی بینینی ئەزمموی وڵاتانی تر هونەرمەندانی تر بۆ ئێمە جێگای تێڕامانە بێت ینی حەزەکەین هونەرمەندانی ئێستا ئەمڕۆ نمایشی سلێمانی چەند کەسێک لەوانەیە لە میوانەکان زۆر سەرسان بوون بە ئیشی سلێمانی ئەمە بۆ خۆی خۆشیەکە ئێمە تووشی ئەوابین کە ئێمەش هونەرمەندانی مە هیچیان کەمتر نییە لە هونەرمەندانی وڵاتانی تر و شارەکانی تری عێراق بگرێ ئێمەش دەتوانین پێشبڕشیان لەگەڵا بکەین بەڵام ئەوەیە بینینی ئەزمموی یەکتر زۆر سوودمان پێگەێنێ ئەم شانۆیە یاخود ئەم چالاکیەم فستیڤالە بڕیارتانناوە کە ساڵانە ببێتە نەریتێک هەگەر پشتیوانی مادی بۆ پێیا بکەین ئەگەر ئەو خەڵکە دڵسۆزەی کە ئەم جارە هاوکاریان کردین ئەگەر ئەم هاوکاریانە بەردەوام بێ بەڵێ لێرەوە بەڵێنەین کە ئێمە ئەتوانین خولی دووەم و سێم بکەین بیکەینە نەریتێک لە شاری سلێمانی بۆی فستیڤالی پانتۆمای مۆرچێکی وەک چۆن فستیڤالی فیلمی سینەمایی هەیە مۆرچی سلێمانی پێوە حەزەکەی نەمەش مۆرچی سلێمانی و بەردەوام بێت بۆ هیواین دەستەکانت خۆش بێت سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵم بووی زۆر بەڕێز شەماڵ فەهمی سەرۆکی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد سپاس بۆ تۆ سپاس